چەند ڕۆژێک لەمەوبەر لەلایەن فڕۆکەخانەی نشینگەی فڕۆکەخانەی هەولێر ئاگادارکەینەوە کە دوو هاوڵاتی بە خەڵکی عێراقن کوردن بە ڤیزەی ساختە دەستگیر کراون و دوای بە دوواداچوونی سەرچاوەی دروستکردنی ئەم ڤیزە تەزویرانە توانرا تاوانباری سەرەکی دەستگیر بکرێت و دوای لێکۆڵینەوەیەکی ورد لەگەڵ تاوانبارە و ئاگادارکردنەوەی بەڕێزدادوەری لێکۆڵینەوە فەرمانی ڕاگررتنی دەرچوو و هەروەها فەرمانی تەفتیش دەرچوو بۆ ئەو شوێنەی کە بەڕێوەی دەبا کە نووسینگەیەکیان شەریکەیەکی کۆمپانیایکی تایبەتە بە کۆمپانیایکی سیاحیە و خۆتان دەتانبینن چەند پاسپۆرت دەستی بەسەراگیراوە و ئەو جۆرە ڤیزانە کە دەستی بەسەراگیرەوە کە هەمووی ساختەیە لەبەرەوەی ئەمە ڕاستەوخۆ ئاگاداری قونسولەی تایبەتمەند دەکەین کە لە هەرێمن کە ئەو ڤیزەکەی گوایە لێ دەرچووە ئاگادارمان دەکەن کە ئەو ڤیزانە ساختەیە و هیچ پەیوەندی بەو کۆنسولگەریانەوە نییە. تەمان سەرچاوەی ئەم ستیکەرە مزاورانە وڵاتێکی دراوسەیە ئێمە ئێستا لە لێکۆڵینەوە داین و تەنسیقێکی تەواومان هەیە لەگەڵ ئەو کۆنسولگەرەی ئەو وڵاتە کە لە شاری هەولێرن بە دوای ئەو سەرچاوەدا هەنێ زانیاریمانە پێداون ئێستا پۆلیسی ئەو وڵاتە بە دوای ئەو سەرچاوە دەگەڕێت کە ئەم ڤیزە ساختانە ئەو ڤیزانەی کە ڤیزەی تورکیان و هەروەها ڤیزەی ئەڵمانیان کە لێ دراوە هەمووی سەرچاوەکەی وڵاتێکی دراوسەیە و باندێکە لەوێ کە پەیوەندیان هەیە لەگەڵ ئەم باندەی ئێستا کە لێرە دەستگیر کراون و